إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. سورة بقرة هۆکاری ناونرانی بەم ناوەوە. ئەم سوورەتە ناونراوە سوورەتی ئەلبەقەڕە واتە مانگە. ئەمەش بەهۆی ئەوەی کەوا لەم سوورەتە پیرۆزەدا خوای گەورە باسی ئەو موعجیزە گەورەی کردووە کەوا لە سەردەمی موسا ڕوویداوە سەلامی خوای گەورەی لێبێت. بەسەرهاتەکەش ئەوەیە کەوا کەسێک لە بەنو ئیسرائیل کوژرا و نەزانرا کە بکوژی ئەو کەسە کوژراوە کێیە. ئەم بابەتە گەیەنرایە لای موسا سەلامی خوای گەورەی لێبێت بەڵکو ئەو بزانێت چێ بکوژی ئەو کەسەیە. ئەوە بوو خوای گەورە وەحی بۆ کرد بەوەی کەوا مانگایەک سەربڕن پاشان بەشێکی بخەنە سەر مردووەکە و ئینجا مردووەکە بە فەرمانی خوای گەورە زیندوو دەبێتەوە و ئەویش ناوی کەسە بکوژەکە ئاشکرا دەکات و ڕوون دەبێتەوە کە بکوژەکە چێیە، کە ئەمەش بەڵگەیە لەسەر گەورەیی و دەسەڵاتی خوای گەورە لەسەر زیندووکردنەوەی دروستکراوەکانی لە دوای مردنیان. پێناسەیەکی ئەم سوورەتە: یەکەم، سوورەتی بەقەڕە سوورەتێکی مەدەنیە. دووهەم، درێژترین سوورەتی قورئانە کە ژمارەی ئاەتەکانی 286 ئاەتە. سێەم، زنجیرەی دووەمە لە ڕیزبەندی لە ناو سوورەتەکانی قورئانی پیرۆزدا. چوارەم، هەروەها یەکەم سوورەتە کەوا لە شاری مەدینەدا بەزیوە. پێنجەم، ئەم سوورەتە لەو سوورەتانەیە کەوا لە سەرەتادا بە چەند پیتێکی پچڕ پچڕ دەست پێ دەکەن و ناوی ئەڵڵا 100 جار تایدا دووبارە بۆتەوە. و درێژترین ئاەتی قورئان لەو سوورەتەدایە کە ئەویش ئەو ئاەتەیە کە باسی ئادابی قەرزکردن و قەرزدان دەکات کە ئاەتی ژمارە 282. تەوەرەکانی ئەم سوورەتە: سوورەتی بەقەڕە سوورەتێکی مەدەنیە و بە درێژترین سوورەتی قورئاندا دەنرێت. هەروەک سوورەتە مەدەنیەکانی تر، ئەم سوورەتەش زیاتر باس لە بابەتە شەرعیەکان دەکات کە موسڵمانان لە ژیانی ڕۆژانە و کۆمەڵایەتیاندا پێویستیانە لە چارەسەرکردنی کێشە و ڕێخستنی کاروبارەکانیان بە شێوەیەکی شەرعی و ڕێک و پێک. و لە سەرەتای سوورەتەکەدا خوای گەورە بە 4 ئاەت وەصف و باسی باوەڕداران دەکات و لە 2 ئاەتی دوای ئەوە باسی کافرەکان دەکات و لەسەر ئەواندا بەزیوە و بە 13 ئاەتیش دوای ئەوە باسی حاڵی منافق و دووڕوەکان دەکات. لە فەزڵ و گەورەیەکانی ئەم سوورەتە لە ئەبوو ئومامەی باهیلی ڕەزای خوای گەورەی لێبێت، ئەویش لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی: سوورەتی بەقەڕە بخوێنن، خوێندن و دەست پێوەگرتنی بەرەکەتە، و وازهێنان و نەخوێندنی پەشیمانیە، و ساحیر و جادوگەرەکانیش ناتوانن زیان بگێنن بە کەسێک کەوا بیخوێنێت.